سڵاوی خواتان لەبێ بەیانیتان باش ڕۆژتان باش هیوادارم کە لە هەر شوێنێکن دڵخۆش و ئارام بن و لە کەشێکی جوانی وەکو ئەمڕۆ هیوادارم تەندروستێکی زۆر باشتان هەبێت خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی دیکەی ڕۆژ باش لەگەڵتانم و بێگومان ئێمە کۆمەڵێ بڕگە و بابەت وجگەلەوە تەوەرێکی سەرەکیمان هەیە لە بەرنامەی ڕۆژ باش ئەوانێکی بینەروبی سەرمانن دەزانن ئەو بابەتانی کە باسی ڕۆژن یاخود کاریگەریان هەیە لەناو کۆمەلگا ئەوە دەبێتە تەوەری بەرنامەی ئێمە بۆ ئەو ڕۆژە و دیارە بەپێی ئامارێکی وەزارەتی ناوخۆ لە ماوەی ساڵەکانی 2019 بۆ 2020 لە هەرێمی کوردستان 530 کەس بەهۆی چەکەوە کوژراون بۆیە تەوەری بەرنامەکەمان سەبارەت بەمە دەبێت کە یاخود ئەو کەسانە خۆیان کوشتووە کە باس لە ئەو یاسایە دەکەین یان هەموارکردنەوەی ئەو یاسایە دەکەین بۆ هەڵگرتنی چەک و لە ماوەی ساڵێکیشدا دەست بەسەر زیاتر لە 14,000 پارچە چەک گیراوە. ئێستا پەرلەمانی کوردستانیش بۆ کۆنتڕۆڵکردنی دیاردەی هەڵگرتنی چەک هەوڵی هەموارکردنەوەی یاسای هەڵگرتنی چەک دەدات. بۆیە ئێمەش هەر یەکسەر بەرنامەکەمان سەرەتاچوون بابەتێکی زۆر گرنگە بێگومان گیانی هاوڵاتی لە مەترسیدایەوە پێویستە ئەم یاسایە هەوڵی ئەوەی بۆ بدرێت کە هەموار بکرێتەوە میوانەکەمان کە لێرە وەڵامدەری پرسیارەکانمان دەبێت و بزانین کە یاساکە هەموار دەکرێت و بە چ شێوازێک دەکرێت ئەوە سارا دڵشاد ئەندامی پەرلەمانی کوردستان میوانمانان بەیانە بەخێر هاتی سارا خات و سارا بێگومان سەرەتا هەر کەسێک گوێی لەم تەوەرە ئەبێت ئەوێ بزانێت وردەکاریەکانی شێوازی پێشنیازە یاسای هەموارکردنەوەی یاسای هەڵگرتنی چەک چییە؟ سەرەتا زۆر سوپاس دەستخۆشی لە بەڕێستان دەکەم ئەم یاسایەکی زۆر گرنگە ساڵی 1993 دەرچووە لە پەرلەمانی کوردستان خۆلی یەکەم ژمارە 16 دەرچووە پێویستە ئەم یاسایە کۆمەڵە مادە پێک هاتووە لە 22 مادە پێک هاتووە ئەبێت ئەنجومەنی وەزیران هەمواری ئەم یاسایە بکاتەوە و لەبەر ئەوە ئێستا هەرۆک دەبینین کۆمەڵە کێشەیتیا هەیە حالەتەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون دەکات و ئەوانەی کە خۆیان دەکوژنیان ئەوانەی چەک بەکاردەهێنن پێویستە ئەم یاسای بە زووترین کات هەموار بکرێتەوە. باشە زۆر چاکە چۆن بوو پەرلەمانی کوردستان سەرخان بڕیاری ئەوەیدا کە یاسای هەڵگرتنی چەک هەموار بکاتەوە؟ دەمێ بسەرتە بۆ ئاماژە بکەم کۆمەلگا ئێستا ڕۆژ بە ڕۆژ دیاردەکان ڕۆ لە زیادبوون دەکات خۆکوشتن زیاد دەکات بەکارهێنانی چەکی مۆڵە بێمۆڵەت ژمارەیەکی زۆر خەڵک ینی شتەکە بۆتە دیاردە و هەتا کێشەی خێزانیشی لێ دروست بۆتەوە و چەندین کەیس دروست بۆ بەهۆی ئەوەی کە خەڵکانێک لە خوار تەمەنی 18 ساڵ بەکاردەهێنن بێ ئەوەی مۆڵەتیان هەبێت بێ ئەوەی یعنی لایەنی ئەرێنی لەسەر کۆمەلگا دروستی کردووە یعنی لایەنێکی زۆر خراپی ڕۆژ بە ڕۆژ ئەم دیاردێش ڕوو لە زیادبوون دەکات و پێویستە حکوومەت بە زووترین کات چارەسەری ئەم کێشەیە بکات ئەم یاسایە کاتی خۆی دەرچووە لەگەڵ ئەو کات گونجاوە یاساکە بۆ ئەم سەردەمە گونجاوە بەڵام بۆی ئەوەی کە کۆمەلگا گۆڕاوە پێشکەوتنی بە خۆی وەدیوە پێویستە ئەو یاسایە و هەموار بکرێتەوە. واتە لەگەڵ کاتەکەی بۆ نمونە ئەتوانینەوە بخینە بەرچاوکە لە مانگی ڕەمەزان بینیمان چەند حاڵەتێکی کوشتن هەبوو بە چەک چەند خەڵکێک کوژرا چەند کەسێک خۆیان کوشت بۆیە ئەمێ ئەو بڵێم کە هیچ پێشنیازە یاسایەک پێشکەش بە پەرلەمان کردووە سەبارەت بە هەڵگرتنی بێمۆڵەتی چەک یان یاسای هەڵگرتنی چەک بە بێمۆڵەت. ئێستا ئێمە وەکو پەرلەمانی کوردستان چاوەڕێ دەکەین لە ئەنجومەنی وەزیران کۆمەڵە بڕگە و مادە دەستکاری کراوە هەتا لەوەی سزاکانیان ئەبێ سزاکان زیاتریان لەسەردا بنرێ سزاکانیان زیاد بکرێت بۆ ئەوەی کە خەڵکانێک نەتوانن بە ئاسانی چەک بکرن حتا نرخی ئەو چەکەی کە دەکڕن نرخەکەی هەرزانە کاریگەری ئەوە شوای کردووە خەڵکانێک بە ئاسانی ئەو چەکە بکڕن و بەکاری بهێنن بۆ ئەو مەبەستە ئیتر ئەمدی بێ و غێر ئەمدی بێ و چەندین کێشەی لێ دروست بۆتەوە. باشە کاتە سارەخان باست لە مادەکات لە چەند مادەیەک پێکاتەوە با بزانین لە یاسای هەموارکردنەوەکە بەو شێوەیە کە هەموو مادەکانی ئەوە هەموارەکرێتەوە یاخود نا پێویست ناکات کە هەموو مادەکانی یاساکە هەموار بکرێتەوە
کەواتە هەموارکردنەوەکە بەگشتی هەموو یاساکە ئاگرێتەوە یا هەندێ بەندی هەیە هەندێ مادەی هەیە کە بڵێ ئەمانە پێویستی بە هەموارکردنەوەیە وە خودی یاساکە بەگشتی پێویست ناکات هەموار بکرێتەوە. هەر وەک دەزانین کە هەموو یاساکە چەند مادەی 28 مادە پێکاتوە ئەوانەی کە زۆر گرنگن ئەنجومەنی وەزیران ئەوانەی کە زۆر گرنگین کۆمەڵگا چەند مادەیەک ئەوانە هەموار دەکرێتەوە کە وەکوتم ئەوانەی کە پێویستە ئەو بڕگەی بۆ زیاد بکرێت ئەوانەی کە چەک بەکاردێنن پاش ئەوەی کە لە گەڕانەوە لە دەوام ئەو چەکانە شوێنێک بۆ هەبێت بۆ ئەوی پاراستنی چەکەکانی لەوێ دامنێت تەنها لە ئەسنای دەوام ئەو چەکە بەکاربێنن بۆ ئەوەی کەندێک کەسەیە بێجگەلەوەش چەندین کەس چەکی قورسیش لەو ناو ماڵەکاندا دەبینین کە ئەمەش کاریگەری زۆر خراپی کردوێتەوە سەر کۆمەلگا لە ناو ماڵەکاندا هەیە و چەند جۆری چەکی قورس ینی بێجگەلەوەی کە لە بازار دەکردن و بازارێکی تایبەتیش هەیە بە چەک فرۆشتن پێویستە یان لەسەر ئەنجومەنی وەزیران لەسەر حکوومەت و لە وەزارەتی ناوخۆر تعلیمات دەربکات بەڕێنمایی دەربکات یاخود ئەو لیژنەیەک پێک بهێنێت بۆ ئەوەی کە بە دوواداچوون کات ئەو چەکانێک کە بێ مۆڵەتەن دەستیان بەسەردا بگرێتەوە بۆ بگەڕێتەوە بۆ حکوومەت. باشە سەرخان کەوا بێت یاساکە بەگشتی کێشەی نییە بەڵام ئەبێ چەند بڕگەیەکی بۆ زیاد بکرێت لە خودی یاساکە بەم پێیە بێت کە جەنابەت وەڵامەدا هیچ کەموکوڕیەک نییە تەنها چەند بڕگەیەک زیاد دەکرێت وەکو یاساکەی پێشتر هەموو خاڵەکان جێبەجێ دەکرێت بەڵام چەند خاڵێکی دیکەشی بۆ زیادکرێت هەم چەند خاڵێکی بۆ زیاد دەکرێت هەم چەند خاڵک دەستکاری تیا دەکرێت دەستکاری تیا دەکرێت و هەمواری دەکرێتەوە سەر لە نوێ بە ئەم یاسایە لەگەڵ واقعی ئێستا هەرێمی کوردستان دەبێ ئەم یاسایە بگونجێت لەبەر ئەوەی ئەو ساڵ پێش چەند ساڵێک ئەم یاسایە لە ساڵی 1993 دەرچووە ئێستا ئێمە لە 2021 یعنی کۆمەلگا پێشکەوتووە کەموکوڕەکان کامانن چین کەواتە ئەو کات لە 2009ەوە تاوەکو ئەو کاتە چین ئەو کەموکوڕانەکە هەستان پێ کردو پێویست دەکات ئەو غەرامەیە کە بۆ دانراوە غەرامەیەکی کەمە بەندکردنەکەی بۆ ماوەی ساڵێکە یعنی ئەو ماوەی زۆر کەمە بۆ ئەوەی خەڵکەکە یعنی لەبەر ئەوەی کە ماوەی بەندکردنەکەی کەمە لای شتێکی ئاستاییەکە ئەمە بکات و دوای هەر بۆی ئەزانێ ماوەکەی کەمە دووبارە حالەتەکە دەکات واتە ئێمە یعنی لە دادگاکان لەبەر ئەوەی کەماوەکەی ساڵەکە بەندکردنی بۆ دانراوە و غەرامەی مادیشی بۆ دانراوە پێبژاردننی دارایشی لەگەڵا کەمە یعنی ناکرێت ئەو دەبێت ئەو ڕە زیاد بکرێت و ماوەکەشی زیاد بکرێت بۆ ئەوەی خەڵکەکە نەتوانن دووبارە ئەنجامی ئەم کارە بکەن و ببێتە تێکدانی کۆمەڵگا. باشە پێتان وایە درێژکردنەوەی ماوەی زیندانیکردن دەست بە سەراگرتنی چەکەکەش و کەسەکەشکە بەکاری هێناوە با پێبژاردنەکەش پێتان وایە ئەمانە ئەبنە هۆکار بۆ ئەوەی کە کۆنتترۆڵی ئەو حاڵەتە بکرێت بە دڵنیایەوە ئەوانەی چەند سزا زیاد بکرێت ماوەی بەندکردن زیاد بکرێت خەڵک لەبەرەوەی کە زیاتر وەکو حالەتی دەرونی کەسەکە وای لێرە زیاتر کەمتر ئەم کارە بکات وە دووبارەی نەکاتەوە دواتریش ئەم یاسایە خۆی یاسایەکە لە نۆپسێ دەرچووە بە دڵنیای هەر کەم و کورتیتیایە بەڵام ئەبێ حکوومەتی زیاد لەسەر ئەنجومەنی وەزیران پێویستە زیاتر تونند و تۆڵدور کا یاساکە لە ڕووی سزایەوە کار یاساکە دەردەچێت چەند سزاکەی تونند و تۆڵتر بێ ڕەنگە کۆمەلگا زیاتر لە ترسی ئەوەی سزاکە یاق و پێبژاردنێکی زۆری بۆ دابنرێت کەمتر ئەنجامی بدات. بێگومانە مەموو جارەڵێن لە وڵاتانی دەرەوە بۆیە یاسا زۆر بەڕێکی جێبەجێ ئەکرێت پێبژاردنەکان زۆرن سزاکان زۆر قورسن. هیوادارین کە بە شێوەیەک بەکی گیانی هاوڵاتی پارێزرا بێت و ئەوە لە یاد نەکەین کە چەک یەکێکە لەو کێشانەی کە لە باڵێن کێشە کۆمەڵایەتەکان زیاد دەکات یاخود چەکە بێتە هۆکاری کێشە کۆمەڵایەتەکانیش ئەم یاسایە کارێک دەکات بۆی کە ئەو کێشانەش چارەسەر بکرێت. بە دڵنیایە ئەو یاسای ئێستادان لە هەموارکردنەوەیدا بە دڵنیایەوە کەمتر ئەکاتەوە یعنی دیار دەکان ڕەنگە حاڵەتەکان کەمتر بێتەوە ڕێژەی کوشتنی بە ئەن قەستە یاخود ئەوانەی کە حالەتەکان ئێستاماوەی لە ساڵێکدا 530 حالەت تۆمارکرا ئەو ڕێژ ئەوەش یعنی ڕێژەیەکی زۆرەوە ڕۆژ بە ڕۆژی ئەمە هەروەک دەبینی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە فەیسبوک و ئینتەرنێت دەبین ئەوانە ڕۆژ بە ڕوو لە زیادبوون دەکات و کاریگەری دروست دەکات لەسەر خەڵک هەتە لێرەدا ڕۆڵی میدیاکان زۆر گرنگە لەم یعنی ڕۆڵی میدیاکان زۆر گرنگە لەو بوارەدا
کاتە چەند خەڵک هۆشیار دەکەنەوە لە بەکارهێنانی چەک لە چ کاتێک پێویستەوە لە چ تەمەنێکدا گونجاوە بۆچی بەکاردێنن دەبێ یعنی تاکەکانی کۆمەلگا هوشیار بکرێنەوە لەسەر ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش پێویستە هوشیاری کە تاکەکانی کۆمەلگا بکەنەوە لە هەموو ڕوویەکەوە. باشە کاتە ئەم مەرجوو ڕێنمایانە بۆ نمونە کەسێک پێویستە کە چەک هەڵ بگرێت ئەم یاسایەوا دەکات کە مەرجی یاخود مەرج و ڕێنمایەکانی یاساکە قورستر بێت بۆ کەسێکە تەنانەت ئەگەر پێویستیشە چەکی پێبێت. ئێستا لە بەپێی یاساکە مادەیەکی تایبەت بۆ درایە کە مەرجەکانی دیاریکرا بۆ ئەو کەسێک کە چەک بەکار بهێنێ بۆ نمونە ئەڵێ نابێت لە خوار 18 ساڵی بێ دانیشتوی هەرێمی کوردستان بێت پێشتر یعنی کارێکی وای نەکرد بێ بەکاری سیاسی یاخود بند نەکرابێت و حتا بۆ ئەوەش دیاریکراوە کە دەکرێت ئەو چەکە بەکار دەهێنێت دەبێت هۆکارێکی مەشروعی هەبێت واتە هۆکارێکی مقنعی هەبێت بۆ بەکارهێنانی چەکەکە ینی هۆکارەکە مقنع بێ بۆ نمونە ئێستا لە گوندەکان لە کاتی ڕاوکردنی ئاژەڵەکانە ئەوانەی کە دەبێت چەکی بەکاربێنە بۆ ئەوەی پارێزگاری لە گیانی ئەو گیانەوەرانە بکات کە بەخێویان دەکات و چاودێریان دەکات پێویستە ئەو چەک بەکار بهێنن و چەندین هۆکاری یعنی هۆکارەکە ئەبێ مقنع پێکەر بێت باوەڕ پێکەر بێت کە ئەو کەسا پێویستە چەک بەکاربێنێ پێویستە هەیبێ بەڵام ناکرێت بەبێ هۆکار ببێ ئەوەی هەر وەکو ئەوەی هەندێک کەس بەکاردێنێ وەکو دیکۆر بەکاری دێنە زۆر کاریگەری دەبێت بۆ تەنها یان لە تەمەنێکی بچووکدایە تەمەنێکی قانونی نییە تەنها بۆ ئەوەی حەز و ئارەزوویەکی خۆی بەکاری هێناوە ئەوەش تەنانەت ئەگەر تەمەنە یاسایەکەشی تەپڕان دەبێ هەر مەرجەکان ئەبێ مەرجێکی باوەڕ پێکراوە بێ مقنع بێت ئەو کات ئەتوانێت بەدڵنیایەوە مۆڵەتەکانی دیاری کراوە هەروەک لە مادەی 16 یاساکە داهاتووە بە هەموو شێوەیەک بازرگانی بە چەک قەدەغەکراوە لە یاساکەدا بە هەموو شێوەیەک ینی حتا ئەوانەی کە بازرگانی بە چەک دەکرێت و قەدەغی کراوە لەو بەی مادەی 16 و بەپێی مادەی 21 هەمان ئەم یاسایە سزا و غەرامەی مادیشی بۆ دیاری کراوە سزاکە بە بەندکردن لە ساڵێکە و پێبژاردنێکیشی لەگەڵدا بێت و باماشەوە ئێمە ئامانج لەم یاسایە ئێمە دەمانوێت زیاتر زەخت لەوە بکەینەوە کە یاساکە زیاتر سزاکەی لە هەموویان گرنگتر سزاکە و پێبژارنەکەی پێ زیاد بکرێ ئەوە زۆر گرنگە لەم یاسایە. زۆر باشە بەس سەرەتاکە باس لەوە کوزی تەنانەت بازاری چەکمان هەیە کە لەوێ چەکەکان دەفرۆشتێن ئەم یاسایە دەکرێت چەند خاڵێکیش سەبارەت بە بازاری چەک فرۆشانی تیا هەبێت و چەند بند و باڵی خاڵێکی بۆ زیاد بکرێت. بەدڵنیایە ئێستا لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ینی شتەکە وازەحە ینی بازاری چەک فرۆشتن وەکو شتێکی ئاسایی بۆ هەر کەسێک دەتوانێت چەک بکرێت و ئەوەش دەبێت بە ڕێنمایی دەربچێت لەلایەن وەزارەتی ناوخۆ ئەبێت ڕێنمایی وا دەبکڕن ڕێنمایەکان قورستر بکات لەسەر هاوڵاتی بۆ ئەوی نەتوانێت هاوڵاتیەکی ئاسایی بێ ئەوەی هیچ هۆکارێک بچێت چەک بکرێت یعنی حتا بازرگانیەکانیش دەبێت لە ڕێی بازرگانیەکانش کۆنتترۆلی ئەم حالەتە بکرێت کە داخلی ئەم چەکانە کە داخلی هەرێمی کوردستان دەبن دەبێت ڕێگریان لێ بکرێت کە بۆ یعنی ئەو هاڵاتی بۆ چمە بەستێک بەکاردێن ئەوەی زۆر گرنگە هەیە بۆ پارێزگاری لەسەر ئەو مەترسێکە لەسەر خۆیەتی پارێزگاری لە خۆی دەکات هەیەە بە چەندین هۆکار هەیە بەڵام ئەوەی لە هەمویان گرنگتر ئەوەیە کە دەبێت هۆکارەکە مقنع پێکەر بێ باوەڕ پێکەر بێ بۆ ئەوەی کە بتوانین ئەو چەکەی پێ بفرۆشێ مۆڵەتی پێ بدرێت و چەکەکان مۆڵەتی یاساییان تەواو ئەبێت دەبێت کەسەکان مۆڵەتەکە نوێ بکاتەوە بۆ ئەوەی هەتا بتوانێت وەکو بە لای خۆی بمینێت. باشە لە سەرەتا باسی ئەومان کرد کە لە ساڵێکە 350 کەس یان خۆیان کوشتووە یان کوژراون. ئەتوانین بڵین ئەم یاسایە ئەبێتە هۆی کەمکردنەوە یان نەهێشتنی ئەو حاڵەتانە؟ ئێمە ناتوانین بڵێن ئەم یاسایە بەگشتی ئەبێتە بمبڕکردنی ئەم حالەتە چکەم حالەتە هەر هەیە و لە هەموو کۆمەلگاکان لە هەموو وڵاتان حالەتی خۆکوشتن و بەکارهێنانی چەک هەر هەبوو و یعنی هەر هەبوو بەڵام ئەوەی کە گرنگە ئەوە بتوانین ڕێژەیەک لەو ڕێژەیە کەمی بکەینەوە یعنی ئەو 530 حالەتە بەپێی ئەم یاسایە بێ
یعنی یاساکە تونتر بکرێت احتیمالی هەیە ئەم حاڵەتەیان ئەم دیاردەی ڕۆژ بە ڕۆژ ناڵێم نەمینێ بە یەکجاڵی ئەمە هیوادارین و تەمە نادەکەی نەمینێ بەڵام ئەوی کە ئەگەر بەلایانی کەم ئەم ڕێژەیە کەمتر بکرێتەوە بە تەکید ئەوە دەبێتەوەی سوودگەیاندنی بە کۆمەڵگا و یاساکان زیاتر گرنگیان پێ دەدرێت. خات و سارا بەگومانمە ئەم هەموارکردنەیە وەک باست لێوە کرد کاتی خۆیەتی وەختی هاتووە چونکە کێشەکان زۆر بوونە بەکارهێنانی چەک زۆر بووە بابزانین هەموارکردنەوەی یاساکە لەڕووی یاساییەوە چەندێکی پێ ئەخایەنرێت ماوەکەی چەندێکە بێت بە چەندێک ئەو یاسایە هەموارەکرێتەوە. هەر وەک دەزان ئێستا یاساکە لە ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیران دواتر سەرنج و تێبنیەخانی وەکو لیژنەی یاسایی خۆیان دەخەنە ڕوو ئەوانەی کە گرنگە ئەو فەقەڕە و مادانەی کە پێویستە هەموار بکرێتەوە ئیزافەی دەکەن دواتر دەنێرنە پەرلەمانی کوردستان پەرلەمانی کوردستان دەخرێت ئاراستەی لیژنەی یاسایی دەکات بۆ ئەوەی لیژنەی یاسایی بە شێوەی یاسایی دایبڕێژێتەوە ئەو گۆڕانکاری تیا بکرێتەوە دواتر ئاراستەی لیژنەی تایبەتمەند دەکرێت ئەویش لیژنەی ناوخۆی لە پەرلەمانی کوردستان دواتر دەخرێتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستانەوە. زۆر باشە ئەم یاسایە تەنانەت ئەو چۆنەڵە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پێویستیان بێت هەم دام و دەستگا هەیە کە پێویستێتی چەک بەکاربێنێ ئەبێ ڕووبکەنەوە بە هەمان یاسا یاخود ئەوانی کە مۆڵەتیان پێشتر پێدراوە لەسەر یاساکە ئەتوانن بەردەوام بن و ئیزافەی ئەو خاڵانی تیادا بکرێت یان شوێنەکان دیاری کراوە ئەم شوێنە مەسەرن بۆ نمونە ئەم دەستگایە بۆی هەیە ئەم دەستگایە بۆی نییە احتیمالە هەندێک دەستگا بچێتە ناو ئەو یاسایەوە هەندێک دەستگا هەڵگیرێت لەناو ئەو لەو یاسایە. ئێستا ئەم یاسایە دەستگای ئاسایش کە کۆنتترۆلی چاودێری چەک فرۆشتن دەکات ئەوانیش پێویستە لەسەرەوان زیاتر بە دوواداچوون بکەن و ئەوانەی وەکو لیژنەیەک پێک بهێنن کە ئەوانەی لیژنەیەکی مەیدانی ئێستا لە هەرێمی کوردستان ئەم ناتوان داتایەکی ورد نییە داتایەک وردمان لە بەردەستانیە بۆ ئەوی بڵێن چەند کەس بەکاردێن چەند کەس پێیتی چەند چەک لە ماڵەوە هەیە هەیەە ئەوانەی کە چەک لە ماڵەوە تەنها لە ماڵەوەیان داناوە یان داتایەک پێویستە داتایەکی بەردەست لە یاسا داتایەک هەبێ بۆ ئەوی بەرچاوڕوونی خەڵکی هەرێمی کوردستانە بێ بزان لەوەی کە چەند کەس چەک بەکاردێنەوە چەند لەگەڵی خۆیانەوە ئاماژەیان پێکردووە واتە هەر لە چوارچێوەی یاساکە داتایەکیشدا ئەنێن بۆ ئەوی کە بزانرێت ڕێژەکە زیادی کردووە لەو ساڵانە خەڵک زیاتر چەک بەکاردەهێنێت یاخودنا دیاری ناکرێت بەڵام ئەوی کە بەردەستمان بێت باشترە بۆ ئەوەی ئێمە بەرچاوڕوونیمان هەبێت لە یاساکە یعنی بتوانین بزانین چەند کەس بەکاری هێناوە چەند کەس لای هەیەەوە چەند هەندیش هەیە کە تەنها بۆکو ئەوی کە پێشتر ئاماژەم کردوەکو دیکۆر بەکاری دەهێنەوە کاریگەری لایەنی دەرونی لەسەر مرۆڤەکان دروست دەکات. خات و سارا هەندێک کەس هەیە چەکیان هەیە مۆڵەتی یاساییان هەیە ڕێگە پێدراوە کە چەکیان هەبێ بەڵام تاوانێک بە چەکەکەی ئەو کەسە دەکرێت کە مۆڵەتەکەی هەیە بۆ ئەو کەسانە لە ناو ئەم هەموارکردنەوەی یاسایە چ بڕیارێک ئەدرێت چ خاڵێک زیاد دەکرێت پێشتر شتێکی لەو بابەتە لە ناو یاساکە هەبووە ئەو کەسانە بچنە زمینی چۆن ئەڵێت نیتاقێکەوە کە ئەو تاوانبار نییە لەناو ئەم یاسای چۆن باس لەو کەساناکرێت حتمما ئەو کەسێک کە مۆڵەتی دراوە غێر ئەو ناوی مۆڵەتەکە بە ناوی کەسەکەیە کەسێکی تریش ئەنجام دە هەمان ئەو کەسە یعنی تووشی سزاکە ئەبێت وەردەگرێت چونکە بە ناوی ئەو کەسەیە وەکو مۆڵەتی شۆفەری وایە کەسەکە ینی هەر وەکو ئەوی کە هەر ئەمان ئەو کەسە حتى لە یاساکە دە دیاری کراوە کەسەکە بۆ نمونە کەسەکە کۆچی دوایی کردووە مۆڵەتەکەی دەفۆتێت و یاخود ناگوازرێتەوە بۆ کەسێکی تر ئەوان هەموو بە لەناو ئەم یاساە دیاری کراوە. لەگەڵ ئەوەشە باس لە ئەم یاسایە بکەین کە یاساکە تا چەندێک ئەتوانێت بەڕای ئێوە کۆنتترۆلی هەموو دۆخەکە بکات نەک با بڵین بە تەنیا بۆ کوشتنی کەسێکە یان کەسێک خۆکوژیەکات بۆ نمونە لەگەڵەوە بازرگانی پێکات بۆ نمونە بە ئامانەت ئەی خاتە لای کەسێکەوە بۆ نمونە لە شوێنێکەوە بۆ گواستنەوەی چەکەکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر بەبێەوەی کە مۆڵەتەکەی لەگەڵا بێت باس لەوەش بکەین کەمێک بەگشتی ئەم یاسایە کە دەنگی لەسەر دەدرێت بۆ هەموارکردنەوەکە بە دڵنیایەوە کاریگەری دەبێت بە دڵنیایەوە لە ماوەیەکی کەمدا دەبینین حالەتەکان دیاردەکان
ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە کەمبوونەوە دەکات و خەڵکانیش لەبەر ئەوەی کە هەر وەک پێشتر ئاماژەم پێکرام لە ڕووی سدایە هەم لە ڕیبەندکردنەوەکەیە ترسێکی لا دروست دەبێت لە بەکارهێنانی یاخود لە بەکارهێنانی ئەم قەست ئەم یاسایە بە تەکید بە دڵنیاییەوە کاریگەریەکی باشی دەبێت بۆ سەر کۆمەڵگاوە دەکات کۆمەڵگا باشتر بێت و لەم حاڵەتەکانی ئێستا هەر وەک دەبین لە دادگاکانیش کۆمەڵەکەی بەداخەوە یعنی مناڵ دەکوژرێت ئافرەتە پیاوە بەهۆی چەک بەهۆی بە بێمۆڵەت بەهۆی کە مۆڵەتی نییە و چەکی بەکارهێنەوە کاریگەری زۆر خراپی هەیە بە دڵنیاییەوە. زۆر سپاس دەکەین خات و سارا دڵشاد ئەندامی پەرلەمانی کوردستان ئەم بەیانیە میوانمان بوویت بۆ هیوایەکە هەموو یاسانەی کە دەرەچێت بێگومان لە قازانجی هاوڵاتیە بۆ هیوایەکە هاوڵاتیان پەیڕەوی یاساکان بن. دەستان خۆش سپاس بۆ جەناب. بەڵێ پێکەوە ئێستا دەچین بینەری ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان. بەڵێ دەگەڕێم وڵاتان بە بابەت یاخود بە راپۆرتێکی دیکە یان بابەتێکی دیکە کە باسی لێ بکەین ئەویش بەکارهێنانی ڤاکسینە. تەنیا لە عێراق لە 102 خەڵکی ڤاکسینی کۆرۆنایان وەرگرتووە. سەبارەت بەم بابەتە ڕیاض عەبدولئەمیر بەڕێوەری گشتی تەندروستی لە وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق ڕایگەیاندووە تاکو ئێستا لە کۆی 40 ملیۆن دانیشتووی عێراق تەنیا 500,000 کەس ڤاکسینی دژە کۆرۆنای وەرگرتووە و بۆ پێیە ڕێژەی ئەوانەی ڤاکسینیان وەرگرتووە کەواتە دەکاتە لە 102 دانیشتوانی عێراق. ئاماژەی بەوەش کردووە کە ئەگەر هەموو هاوڵاتیەک ڤاکسین وەربگرێت بە دڵنیاییەوە کۆرۆنا کۆنتڕۆڵ دەکرێت. بۆیە ئێستا پرۆسەی ڤاکسینکردنی خەڵک لە شار و شارژەکانی عێراق بەردەوامە و خەڵک خۆی ناونووس دەکات و لە پنکەکانی تەندروستی یاخود لەو نەخۆشخانانی کە تایبەت کراون ئەوە خەڵک ڤاکسینی دژ بە کۆرۆنا بەکارهێنێت. هەرچەندە لەگەڵ ئەوەی کە ڤاکسینەکە بە 2 ژەم وەردەگرێت بەڵام لە نێوان ئەو ژەمانەشدا کاریگەری تایبەتی خۆی هەبێت یاخود چەند ئاماژەیەک بۆ دەکرێت کە کەسەکە
ڤاکسینی بەکارێن ئەوش بە هەندێک کەس بەسەر ئێشە یاخود چەند دەڵێت لەش ئێشە هەست بەوە دەکەن کە لە دوای وەرگرتنی ڤاکسینەکە کێش با بڵێن شێوازی هەڵسوکەوتی ڕۆژانە لە ڕووی تەندروستیەوە هەندێک گۆڕانکاری زۆر کەبی بەسەردادێت ئەوانە هەمووی کاریگەریەکانی ڤاکسینی کۆرۆنا. لە باسی ڤاکسینی کۆرۆنا و هەروەها دۆخی تەندروستی و دەتان بەمە ناو باس و بابەتێکی تاڕادەیەک خۆش و جوان چونکە باسی ئەم شتێکە دەیکە باسی میوەی وەرزی شلیکە و زۆر میوەیەکە خواستێکی زۆری لەسەرە بەتایبەت لەلایەن منداڵانەوە خۆ بەرهەمهێنانی شلیک لە ناوچەی ساسۆنی شاری باتمانی باکووری کوردستان ساڵ لە دوای ساڵ زیاد دەکات و بۆتە سەرچاوەیەکی باش بۆ بەدەستێنانی بژێوی ژیانی سەدان خێزانیش زیاتر لە 300 جوتیار لە 1600 دێراوی شلێکدا کار دەکەن و ڕۆژانە ژن و منداڵ و پیاوان بە هەرەوەزی بەرهەمی شلیک دەڕنەوە یاخود لی دەکەنەوە و ڕەوانەی بازاڕەکانی دەکەن جگە لە باکووری کوردستان ئەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانش لە شاری سنە بە تایبەتی بەرهەمی شلێک زۆر بەرهەم دەهێنرێت و دەخرێتە بازاڕەکانەوە با پێکەوە بینەربی. بەرهەمهێنانی شلیک لە ناوچەی ساسۆنی باتمان لە باکووری کوردستان جوتیارانی گەڕاندەوە بۆ ناو گوندەکان و لەو ڕێگەیەشەوە بژێوی ژیانیان دابین کردووە. ژنان و پیاوان بە هەرەوەزی کاری ڕنینەوەی شلیک دەکەن. حوسێن بەینادر یەکێکە لە بەرهەمهێنەرانی شلیک و گەڕاوەتەوە گوندەکەی و سەرقاڵی بەرهەمهێنانی ئەو میوەیە. لە کاتێکدا پێشتر بەرهەمهێنەری تووتن بووە و دەڵێت بەرهەمهێنانی شلیک بازرگانیەکی پڕ قازانجە. Çilek üretimini yıllardır yapıyoruz. En son ben İstanbul'dayken... لە ساڵی 2013 دەستم کرد بە بەرهەمهێنانی شلیک لە ناوچەکەمان. پێشتر لە ئیستانبول کارم دەکرد بڕیارمدا لە گوندەکەم شتێک بەرهەم بهێنم. لە ڕۆژانی سەرەتاییدا بە پشتیوانی حکوومەت دەستمان پێکرد. پاشان بەردەوام بووین لە بەرهەمهێنانی شلیک داهاتی زۆر باشی هەیە هەم بۆ خۆمان هەم بۆ ناوچەکەمان. ناوچەی ساسۆن بە گوێرەی ئامارە سەرەتاییەکان زیاتر لە 1600 دێراوی بەرهەمهێنانی شلیکی هەیە و نزیکەی 800 خێزان لە بەرهەمهێنانی شلیک و بەغداریکردنی سوودمەند بوون و داهاتی ئابووری بەدەست ئەهێنن. ئێمە بە بەرهەمی شلیک بژێوی ژیانمان دابین دەکەین و کرێکارمان هەیە و هەلی کارمان ڕەخساندووە چونکە کارێکی باش و ئاسان و پڕقازانجە بۆ منداڵان و ژنان. ئێستا 7 دۆنم زەوی شلێکمان هەیە و لەو ڕێگەیەوە پارەی باش بەدەستێنین. بەرهەمهێنانی شلیک لە ساڵی 2007 لە ناوچەی ساسۆنی باتمان لەسەر ڕووبەری 15 دێرا و بە توانە و ڕەنجی 5 جوتیار دەستی پێکرد. بۆ ئەم ساڵیش بووەتە 1600 دێرا و کە بە 300 جوتیار کاری تێدا دەکەن و بەرهەمی دەهێنن. هەندێک لە دانیشتوانی گوندەکانی یەنیکۆ، تایا، گوێز، سێبان و دێرکیۆی سەر بە قەزاکە بۆ ئەوەی بژێوی ژیانیان دابین بکەن ڕوویان کردە شارەکان بە هۆکاری لابردنی بەرهەمهێنانی تووتن. بەڵام بە پشتیوانیکردنی لە سەدا هەشتای حکومەت بۆ بوژانەوەی ئەم بوارە ساڵانە بەرهەمی شلیک لە زیادبوونە و بووەتە سەرچاوەی داهاتی بەشێک لە گوندنشینان. جا شلێک یەکێکە لەو میوە تایبەتانەی کە تامێکی زۆر تایبەتی هەیە. هەرچەند هەموو میوەکان زۆر تامیان خۆشە بەڵام شلێک بە شێوازێکی تر شکلەکەی زۆر باو شێوازەکەی زۆر ناسک و جوانە لەگەڵ ئەوەی شاکە چەند ناسک و جوانە زۆر زوو شتێک ئەچێت. و یەکێکە لەو میوانەی کە زۆر زوو دەبێ بخورێت. تەنها میوەیەکیشە کە دنکەکانی واتە ئەو دانانەی کە هەیەی میوەکانی دیکە لە ناوەوەی میوەکەی بەڵام شلێک بە پێچەوانەیەوان دنکەکانی لە دەرەوە. وانش کە کیتۆ ئەکەن بێگومان بینێکی زۆر خۆشیان لەگەڵ شلێک هەیە. ئەمیش بابەتێ بوو سەبارەت بە شلێکی وادارم هەمیشە خواردنی تەندروست بخۆن بۆ ئەوەی کە تەندروستێکی باشدا بێت. ئێستاش بەیەکەوە بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەبین.
ئەویش نرخی دراوەبیانەکان هەروەها نرخی زێر بوو لە بازارەکانی هەرێمی کوردستان. جا با دوورکەوێنەوە کەمێک لەو بابەتانە، بەڵام هەر بابەتەکەمان باسی چۆنەڵە درا و داهات و ئەو بابەتانە بێتکە داهاتی کەسانێک باسەکەین کە دەزانین کەسانێکن جێگەی تایبەتیان هەیە، بەڵام با بزانین داهاتەکانشان تایبەتە. بۆ نمونە داهاتی جۆ بایدن و هاوسەرەکەی ئاشکرا دەکرێت کە لە کوشکی سپی لە راپۆرتێکیدا داهاتی ساڵی ڕابردووی جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و جێڵی بایدنی هاوسەری بڵاو کردەوە. بەگوێرەی راپۆرتەکە داهاتی بایدن و هاوسەرەکەی لە ساڵی 2020دا بە 607,336 دۆلار بووە و هاوکات لە بەرامبەردا بڕی 157,414 دۆلار باجیشیانداوە. بێگومانەوەی داهاتی زۆر بێ باجێکی زۆر تریشت. کوشکی سپی ئاماژەی بەوەش کردووە داهاتی جۆ بایدن و هاوسەرەکەی لە ساڵانی ڕابردوو و زیاتر بووە بە شێوەیەک تەنیا لە ساڵی 2019 بە بڕی 985,223 دۆلار واتە نزیکەی ملیۆنێک دۆلار داهاتیان هەبووە و ئەو داهاتەش لە ڕێگەی نووسین و پێشکەشکردنی گوتار و فرۆشتنی کتێب و لە ڕێی موچەکانیشیانەوە بەدەستیان هێناوە. ئێستا موچەی ساڵانەی جۆ بایدن کە زۆر یەک لە خەڵک هەیە نایزانن، لێرە ئێمە ئاشکرای دەکەین کە وەک سەرۆکی ئەمریکا 400,000 دۆلارە. هەڵە بێگومان لە ناو بابەتەکە باسمان کرد کۆرۆنا لەسەر هەموو شتێک کاریگەری هەبووە، تەنانەت لەسەر داهاتی ئەوانیش کاریگەری هەبوو. لە هەموو جیهان کۆرۆنا لە هەر شوێنێک و بە شێوازێک کاریگەریەکانی خۆی لەسەر داهاتەکان دانا. دێمە سەر بابەتێکی دیکە کە ڕۆژ بە ڕۆژ دەبینین گۆی زەوی گەرمێکەی پلەی گەرمێکی بەرەو سەرەوە دەچێت. بێگومان ئەمە تەنیا نەک بۆ مرۆڤەکان مەترسیدارە، زۆر زیاتریش بۆ ئاژەڵەکان مەترسیدارە. جا لە هندستان ئاژەڵە کێویەکان دەچنە ناو یەکەکانی نیشتەجێبوون بەهۆی کەمبوونەوەی ڕووبەری دارستانەکان لە هندستان. ڕۆژانە ئاژەڵە کێویەکان دەچنە ناو ناوچەکانی نیشتەجێبوون، بەڵام زۆر جار ئاژەڵە کێوێ مەترسیدارەکانیش لە هاوڵاتیان نزیک دەبنەوە. وەک ئەوەی لەم دیمەنە دەیبینین ئەوەیە کە هەڵنگ یەکچۆتە ناو ناوچەیەکی نیشتەجێبوون لە یەکێک لە ناوچەکانی هندستان و بۆیە ئاوها کە بە کۆمەڵ خەڵک هەوڵی ئەو دەنیاخود تیمەکانی فریاگوزاری چوونەتە شوێنەکە و با تۆڕێکی تایبەت دەبینین کە پڵنگەکان کۆنتترۆل کردووە و دووریان خستۆتەوە. بەپێی قسەی شارەزایانیش نرخی ئەم جۆرە پڵنگە 12 بۆ 14,000 یۆرۆیە. هەرچەند لە هندستان زۆر جار گرنگی بە بەخێوکردنی یاخود گرنگیدان بۆ ئاژەڵە کێویانە دەدرێت. بۆ نمونە هەر لە شێر و پڵنگ و تەنانەت ئەو ئاژەڵانش کە زۆر مەترسیان هەیە بە تایبەتی مار کە زۆر جار لە هندستان ئەو شەقام و شوێنانێکی خەڵک دەچێت وەکو توریست سەردانیانکان دەبینێت کە بە شێوەیەکی زۆر مار بەخێو دەکەن و ماریشێکێکە لەو ئاژەڵە مەترسیداران، بەڵام ئەمەیان بە شێوازێکی تر پێویستی خۆیانە، بەڵام ئەمە وەک دەبینین ئاژەڵە کێویەکان خۆیان هاتنەوە ناو شوێنی نیشتەجێبوونەکانی خەڵکەوە. لە باسی ئاژەڵی کێوی و کۆمەڵێشتی دیکە دوورەکەین دەمە سەر بابەتێک کە باسی خانمانە. ئەویش باسی خانمانی شوێنێکی تایبەتتان بۆکەم. هەرچەندە باسی خانمانی ڕووسیایە و باسیش لەوە دەکرێت کە بە یەکێک لە خانمە شۆخ و شەنگەکان لە جیهان ناسراون، بەڵام لەگەڵ ئەوەشدا خواستی نەشتەرگەری جوانکاری لەلایەن خانمانی ئەو وڵاتە زیادی کردووە، بۆ یەکردنەوەی ناوەندەکانی جوانکاری لە ڕووسیا ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. ڕووسەکان دەڵێن جوانی هیچ سنوورێکی نییە، واتە بە نەشتەرگەریش بێت بە هەر شێوازێک بێت گرنگەوەی جوان دەرکەون و هەموو سنوورەکان لە جوانی تێپەڕن. قسەیەکی باو هەیە کە ئافرەتانی ڕووس یەکێکن لە جوانترینەکانی جیهان، بەڵام ڕووسەکان دەڵێن جوانی هیچ سنوورێکی نییە، بۆیە ئەنجامدانی جوانکاری و کردنەوەی ناوەندەکانی تایبەت بەم بوارە ڕۆژ لە دوای ڕۆژ ڕوو لە زیادبوون دەکەن.
دکتۆرە فلۆدیا پزیشکێکی کووردە لە شاری کراسنەداری رووسیا خاوەنی ناوەندێکی جوانکاریە وەک خۆی دەڵێت خواست لەسەر جوانکاری لە ڕوخساردا بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە بۆیە لەم نزیکانە کلینیکێکی تری جوانکاری لە شارەکە دەکاتەوە. من طب عام خلص كري وباشين كبشتي مخلص كر از دكتوري جلدية تناسلية وتجميل مخلص كر ونها از دكتوري إمنا تجميلي يعني دي شغلم يعني درزية ديزة از جلدك شينم درماني بوتوكس تجاعيدو رودكم روس بخوش تجميلي برحاسك مع انه بر شيرين انه باش انه رندكن فتميتين خوتشيدكن تجاعيد بس تشكي دار كافيتن رودكن تجاعيد تعبيرية جام جنديو دار كافيتن جامن يعني رودكن يعني مجالي تجميل برفارة. بەشێک لەوانەی لە سنتەرەکان کاری جوانکاری ئەنجام دەدەن کەسی پسپۆڕ نین و بەڵکو تەنیا خولی ڕاهێنانیان لەم بوارەدا بینیوە بەڵام زۆرێک لە خانمان کاری جوانکاری تەنیا لای پزیشکی پسپۆڕ ئەنجام دەدەن. تەمەنم 45 ساڵە و خاوەنی سێ منداڵم بێگومان لەگەڵ هەڵکشانی تەمان هەندێ ناڕێکی لە پێست و ڕوخسار دەردەکەوێت منیش دەمەوێت قەشەنگ دەربکەوم لە هەمان کاتا جوانی سروشتی خۆشم لەدەست نەدەم بۆیە هەر کات پێویست بێ دێمە لای پزیشکی شارەزاد جوانکاریەکە ئەنجامەدەم. من پێشتر کەم مسمانم بە پزیشکی جوانکاری دەکرد بەڵام لەگەڵ ئاشنابوونم بە دکتۆرە فلۆدیا باوەڕێکی تەواوم بۆ دروست بووە بە شێوەیەکی ئەرێنی دەڕوانما کاری جوانکاری و ماوەی زیاتر لە 9 ساڵە دێمە ئێرە چونکە دکتۆرە فلۆدیا پزیشکێکی پلە باڵای و بەردەوام سەرقاڵی خۆپێگەیاندنی زیاتر و بەرەو پێشبردننی کارەکانیەتی. لە زۆربەی هەرێمەکانی رووسیا بە تایبەت شاری کراسنەدار ناوەندەکانی جوانکاری ڕوو لە زیاد بوونن کاری ئەم بوارە پزیشکیە لابردنی کاریگەریەکانی تەمەنە لەسەر ڕوخسار بەڵام خانمانی ڕووس دەڵێن پێویستە ئەم کارە لای پزیشکی پسپۆڕ ئەنجام بدرێت بۆ ئەوەی تەندروستی و جوانی سروشتی مرۆڤ پارێزراو بن. ڕاستە بە جوانمانەوە شتێکە ئەتوانین بڵێن ئاواتی هەموو کەسێک و بە تایبەتی خانمان و کەمتر دەرکەوتنی تەمەنیان بۆیە زۆر جار گرنگە کە بزانین لە چ تەمەنێکە کاری جوانکاریەکەی بەڕاستی خۆمان کوردەوارێڵێن حیفە هەندێک کەس هەیە تەمەندێکی زۆر کەم و زۆر منداڵی هەیە بەڵام دەست لە ڕوخساری خۆی دەدات بۆی بابی هێڵین بۆ کاتانێکە ئەگەر تەمەند چوە سەرەوە ئەگەر چەند چرت و لۆچێک دەرکەوت ئەوە بۆی کە بەرامبەرەکەمان بە ڕوخساری ئێمە مرتاح بێت کە ئەمان بینێت ئەوە بتوانین کەمێک چرت و لۆچەکانی لابین بەڵام لە تەمەنێکی مناڵی زۆر حیفەکە دەستکاری دەموچاو بکرێت. من بە شێوەیەکی عامی چۆنەڵێ بە شێوەیەکی گشتی باسی یەکەم چونکە زۆر ئێستا دەبینڕێت کە کچانی تەمەن کەم دەستکاری ئەو ڕوخسارە جوانی خۆیان دەکەن. دێمە سەر بابەتێکی دیکە کە هەرچەندە ناخۆشە بەڵام ئەمانە ئامارن ئەمانە شتێکی ڕاستین بۆیە باسی لێوە ئەکرێت. ئەویش باس دەواکەین کە ساڵی ڕابردوو 130 میوزیسیان لە تورکیا خۆیان کوشتووە و پەرلەمانتارێکی پارتی گەلی کۆماری جەحەپەڕای گەاندووە کە بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا لە ماوەی ساڵێکدا زیاتر لە 130 ژەنیاری ئامێری جیاوازی میوزیک لە تورکیا خۆیان کوشتۆ و نزیکەی 5,000 دیکەشیان کارەکانیان لەدەستداوە. ئاماژەی بۆش کردووە ئەو گوشارانەی کە بەهۆی کۆڕۆنا هاتوونەتە ئاراوە زیاتر لەسەر ئەو کەسانەی بە شێوەی ڕۆژانە پارە بەدەستدەهێنن بژێوی ژیانیان لەسەر کارەکەیانە کە بە ڕۆژانە پارەکەی پێیاکەن کاریگەریکی زۆر زیاتری هەبوو لە کەسانی بکەن. جەختیش دەکاتەوە لە ماوەی 4 مانگی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆڕۆنا ڕۆژانە هەواڵی خۆکوشتن بڵاو دەبێتەوە. بەڵام تا ئێستا ئامارێکی دروست لەبارەی ژماری ئەو کەسانی کە خۆیان کوشتووە لە بەردەست نییە بەڵام ئەو ئامارێکە لە تورکیا لە بەردەستە هی ئەو کەسانەیە کە میوزیسیان و خۆیان کوشت. ڕواندنی دار
و زیادکردنی سەوزایی لە جیهان لە هەر پارچەیەکی ئەم دنیاە بە کارێکی زۆر گرنگدا دەبێت و هەموو ژینگە دۆستان هەوڵی ئەوەجان کە مەسافەیەکی زیاتر ڕووبەرێکی زیاتر پڕکەن لە سەوزایی و دارستان و ئەسیوپیاش 20 ملیارددار دەڕێنێت. ئەبی ئەحمەد سەرۆک وەزیرانی ئەسیوپیا پرۆژەیەکی بە ناوی میراتی سەوز ڕاگەاندووە لا کۆبوونەوەی کابینەی حکوومەتەکەشیدا ڕایگەاند لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا توانیویانە زیاتر لە 10 ملیارددار و نەمان بڕوێنن و ڕەشیگەاند هەڵمەتی میراتی سەوز بەردەوام دەبێت تا 2 ساڵی داهاتوو 20 ملیاردداری دیکە دەڕوێنن. جەختیشی کردەوە ڕۆژەکە بۆ پێشخستنی کەردی گەشتیاری و هەروەها بەرەنگار بوونەوەی کاریگەرەکانی سەرکەش و هەوایە. حکوومەتی ئەسیوپیا پلانی هەیە ئەم ساڵ ملیارێکدار و نەمامی جۆرا و جۆر ڕەوانەی وڵاتانی دراوسێ بکات. بێگومان لە کوردستانی خۆشمان ژینگە دۆستان یا بە شێوەیەکی گشتی خەڵکی بێبەشنی لە سەوزکردنی ناوچەکانی کوردستان دەبینێت ساڵانە لە ڕێی ڕێکخراوەکانی ژینگە پارێزیە و بێتیان لە ڕێی کۆمەڵە گروپێکەوە بێت کە ژینگە بەلاوە چۆن دەڵێت ژینگیان بەلاوە گرنگەوە هەر کەسێکی دیکە ئەوە دار و نەمام و سەوزایی دەچێن. دەچمە سەر ئەم بابەتێک ئێستا بێکەوە بینەرین و ئێوە دەیبینن کە مەترسی لە ناوچوونی مێشهەنگ لە جیهان هەیە. تێکچوونی دۆخی ژینگە و گەرمبوونی زەوی و نەبوونی ڕۆشنبیری ئاستی تێگەیشتن کە ئەماش هەمووی پەیوەندی دیسانەوە بە پاراستنی ژینگە هەیە چەند مەترسیەکی سەرەکین لەسەر لە ناوچوونی مێشهەنگ لە جیهان. سەرۆکی یەکێتی مێشهەنگەکانی تورکیا دەڵێت هەڵدەدەن لە ساڵی 2021دا 115,000 تۆن هەنگوین بەرهەم بهێنن. بەڵام بەرزبوونی پلەی گەرما ئاستی تێگەیشتن بەرامبەر ئەو سامانەی ڕێژەی بەرهەمهێنانی هەنگوین لە هەموو شارەکانی تورکیا کەم دەکاتەوە مێشهەنگ لەناو دەچن. ئاماژەی بۆش کردووە بەرهەمهێنانی هەنگوین لە ئیستانبول بە ڕێژەی لە 150 کەمی کردووە کە ڕێژێکی زۆر زۆر ڕێک بۆتەوە نیواونی و هەنگوین بەشێکە لە داهاتی سەرەکی وڵاتان و ئەسڵەن هەر بەگشتی بەشێکە لە سەرەکی ترینی ئەو خواردانەشی کە بەکاردەهێنێت هەروەک لە ساڵان 2017 لە ئوسترالیا و چیک و هەروەها ئەم وڵاتانەی دیکە بەهای 30 ملیۆن یۆرۆ زیانیان کردووە لە فرۆشتنی بێگومان هەنگوین و کەمبوونەوەی دیارە ئەو کێشەی دروست کردووە. نەبوونی کەش و هەوای لەبار و تێکچوونی ژینگە هۆکاری سەرەکی لە ناوچوونی مێشهەنگ. هیوادارم هەر تاکێک لە ئێمە لە هەر کوێیەکی ئەم دنیاین ئەوە بەلامانەوە گرنگ بێت کە ماڵە گەورەکەمان ئەم گۆی زەویە لە مەترسیەکانی لە ناوچوونی ئەو حەشەراتانە گیان لە بەرانە هەر شتێکی دیکە کە ژینگە پێویستێتی کە تیایدا بمێنێتەوە بۆی کە هاوسەنگی ڕابگیرێت ئەوە ئێمە وەکو هەر تاکێک بەپرسی بەرامبەر بەو ژینگەی کە تیایشە دەژین بەرامبەر بەو گیان لە بەرانش کە لە چواردەورمان دەژین. زۆر سپاسانەکەین کە ئەم ڕۆژبینەری بەرنامەی ڕۆژ باشی کوردستان بیستوچوار بوو. بێگومان سبەینە بە کۆمەڵی بەڕگەوابەتی دیکە دەینەوەلاتە.